سڵاوڕێ ساوڕانی هێژە هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیا هەن. هاوڕێیان ئەوەی ئەمڕۆ جێ لە قسەکانی مەسعود بارزانی گرتبی حتمەن چەند خاڵێک لە بۆی جێی سەرنجە کە من لەم کوتە ڤیدیۆیەدا بە خاڵ باسییان دەکەم. خاڵی یەکەم کە لە بۆ من زۆر جێی سەرنجە ئەو کابرایە بە قسەی خۆی 6 ساڵە سیاسەت دەکە. هەر لەو ڕۆژی کلاشینکۆفی بە ملی وەکردی و یەکەم ڕسمی گرتێ بە پێشمەرگایەتی لۆ عیسابە هەتا ئەوڕۆ ئەو پێشمەرگەیە کە ملیاردێر و تلیاردێرە پێشمەرگەی بەستە زمانیش نان نییە بیخوات. بەلەوەی قسە لەسەر خاڵی یەکەم بکەین با جێ لە قسەکانی بگرین بزانین چ دەرێت. ئێمە تووشی چەندین بێوەعدی و بێوەفایی بووین لە بەرامبەری خۆمان. خوش باوەڕ بووین بە دوو قسەی خوش هەموو شتێکمان باوەڕ کردووە بەداخەوە. هاوڕێیان جێبیست بوون لە قسەکانی دەرێمە خۆش باوەڕ بووین بە دوو قسەی خۆش هەموو شتێکمان باوەڕ کرد بەداخەوە. وەڵاهی کاک مەسعود ئەمەش دەرێن بەداخەوە کە بە دوو نەوعی وچیت و کەتینە. هاوڕێیان ئەوە دامپێدانانێکی زۆر گرینگە. ئەو کابرایە 6 ساڵە سیاسەت دەکاتن کە پارتیەکان لەمایان کردیتە ڕێبەری باڵا، جاران ڕێبەر بێ ئێستا کردیتیانە ڕێبەری باڵا. ئەو کابرایە لەسەر ماندیبوونی ئەو خەڵکە هەژارەی ملیاردێرە کە خەڵکیش ئاو و کارەبای نییە دێ لێکوانن دامپێدانان دەکاتن، بەڵام لەوێن دەریش دووبارە ڕاست ناکاتن. لە جیاتی برێ شکستم هینە ئەمە لەو سیاسەتەی کە کردم نەمتوانی هیچ لە بۆ گەلەکەم کەن لە خراپە و ناخۆشی زیاتر لێ دەڕێ خۆش باوەڕ بوون. نەخێر خۆش باوەڕ نەبوون، ئەوە شکستی تو ئەمسالەکانی وچی تووە وای لەو خەڵکەی کردیە ئاوە بگات بەو ڕۆژێ. ئەگەر خۆش باوەڕ نەبای، ئەگەر شکستت نەی نابایە 150 هیچی خاچی کوردستان دۆڕان بابت مەلا مستەفا ئامادە نەبوو یەک بستی کەرکووک بدات بە قسەی خۆتە. بەسە تو تەمەشا بکە لە 150 دۆڕان نایە بێبرێ خەڵکینە داوای لێبردن دەکەم ئەمە شکستم هینە نەمتوانی هیچ دەبوو ئەو خەڵکی بکەم دەرێ خۆش باوەڕ بووینە لە شوێنی سۆز و عاتیفۆ دەوێ ئەوە لە بۆ خەڵک بیتەوە. هاوڕێیان ببینن ئەو کابرایەیە کە 6 ساڵە لەسەر جیرفانی تۆی هاوڵاتی دەلەوەڕێ ئێستاش دێتە ناوانیە شکستمان نارێ شکستم هینایە دەرێ خۆش باوەڕ بووین. هاوڕێیان ئەوە شکست بوو لە 2003 ئەوە بەخۆی بەجەلا تاالبانی تەوقیعیان لەسەر فیدرالی کرد. پۆل بریمەر بەخۆی لە کتابەکەی دەرێتن ئەمن مەمنون بووم بە کۆنفیدرالی، بەڵام ئەوانە هاتن داوای پارەیان کرد و فیدرالیانی لە 2003ەوە ئەوانە بەس خەمی پارە و پولیان و خەمی هیچکیان نەبووە. ئەوە ڕێبەرەکەتانە ئەوە ڕێبەرەکەتانە بەخۆی دامپێدانان دەکاتن دەرێ سەرکەوتوو نەبووم، بەڵام دووبارە بێ پینە لە بۆ خۆی دێنیتەوە دەرێ خۆش باوەڕ بوون. کەس خۆش باوەڕ نەیە لە خەڵکی کورد ئەدووی غەڵەتت کردیە دام بە غەڵەتەکانی خۆت دابنی باشترە. ئەمە خاڵی یەکەم هاوڕێ. خاڵی دووەم با بەیەکەوە جێ لە قسەکانی بگیرین دواتر باسی خاڵی دووەم دەکەین. وانێکیان گرت لە نزیک گوندی بارزان هینایان بوو لای هەردوو هەردوو زابطی ئێکی بەریتانی بوو یەکێکی عەرەب لێیان پرسی شێخ لەکوێیە؟ گوتی پێتان ناڵێم. گوتی باشە ئەزانی لەکوێیە؟ گوتی ئازانم. باشە چۆن پێمان ناڵێ؟ گوتی خیانەتە، من خیانەت ناکەم پێتان ناڵێم. گوتیم بڵێ نازانم بۆ ئەوەی ئەزنت بدەین. گوتی وەڵاهی من درۆ ناکەم، من ئەزانم بەڵام پێتان ناڵێم. هاوڕێیان جێبیست بوو لەوەی باسی شوانێکی کرد. تەبان هاوڕانی هێژە مێژووی بنەماڵەی بارزانی زۆریان بە پاچیان هینەیە کە من ئێستا یەک بەیەکە باسییان دەکەم، بەڵام ئێستا مەبەستمە ئەو نمونەیەی کە مەسعود بارزانی باسی کرد ئەوە لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانی بووە کە من وەکو کوردێک شانازی پێوە دەکەم. ناتوانم لە گوڵ کارتری پێ برێم لەبەرەوەی کابرایەکی ڕاستگۆ سەرڕاست خاچی هەتا ئاخر دەقەشی لە گەرگەلەکەی خۆیمایە بەقەدەر نووکی دەرزیش خیانەتی لێ نەکرد.
و خیانەتیشی لە کۆماری کوردستان نەکرد لە سەردەمی پێشەوا قازی محەممەد. ئەو کابرایە ئەو پەروەردەی کرد، یعنی لە مێژووی بارزان هاوڕێیان جگە لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانی هیچ سەردەمە بەقەدەر ئەو سەردەمە جوان پاک کوردایەتی نەکرایە. ئەو شوانە پەروەردەی شێخ ئەحمەدی بارزانیە کاک مەسعود، نەک پەروەردەی مەلا مستەفا پەروەردەی تو. تەمەشا بکە پەروەردەی مەلا مستەفا چێ هینەیە؟ جەنابی هینەیە، لە جیاتی برێ شکستم هینەیە دێدەرێ خۆش باوەڕ بووی. زانە پەروەردەی تو چێ هینەیە؟ نێچیر و مەسرووری هینەیە. لە سەردەمی ئەوان نەفت دزین، یعنی بزانە لە سەردەمی ئەوان کارەبا نییە، ئاو نییە، خزمەتگوزاری نییە. یەک شت هەیە ئەوش بەس دزیە، دزیش لە بۆ ملت نا لە ناوبەڕچی خۆیان. ئەوە پەروەردەی تووە، ئەتوش پەروەردەی مەلا مستەفای. بەڵام ببینە هاوڵاتێکی وەکو من چەند بە شانازی و باسی شێخ ئەحمەدی بارزانی دەکات. ئەو شوانە پەروەردەی سەردەمی شێخ ئەحمەد بارزانیە، لێ فێری درۆ خیانەت نەبووە. بەڵام تەمەشای سەردەمی تو بکە چەندی خیانەتی لێکرایە. نیوەی خاچی کوردستان ها تەمەشای ئەو وێنەیە بکە لەو ڕوکمەیدانەیە. ئەوە چییە؟ ئەوە هەموو بارەگاکانی تو چیە ناو خاچی هەرێمی کوردستان؟ لە سەردەمی چێ بوو؟ لە سەردەمی تو کوڕەکانت بووە، خۆ لە سەردەمی مە نەبووە. ئێوە جاشایەتیە کاک مەسعود. لۆ ناتوانی پەروەردەی شێخ ئەحمەدی وەربگری. یعنی هەموو ئەوانەی کە پەروەردەی شێخ ئەحمەدی بارزانیانەیە ئێستاش وەکو هاوڵاتی دەرەجە دوو دەژینەوە بارزان، جوانترین خەڵکەکانن. ئەوانە پەروەردەی شێخ ئەحمەدینە، بەڵامەت پەروەردەی چێ؟ پەروەردەی مەلا مستەفای. نێچیر و مەسرۆر پەروەردەی چێنە؟ پەروەردەی تونە. لۆی عالمە بۆ ئاڵای گەیشتێ لە نەفت دزینی زیاتر هیچ کە نازان، لە سەرکردنی زیاتر هیچ کە نازانن، لە پڕکردنی زیندانەکان لە ئازادی خوازان زیاتر هیچ کە نازانن، لە ڕیسواکردنی خەڵکی کوردستان لە ناوەندە نێودەوڵەتیەکان زیاتر هیچ کە نازانن. ئەوە پەروەردەی گوێیە هاوڕێیان ببینن پەروەردەی شێخ ئەحمەد چۆن بووە، شوانێکی چۆن پەروەردە کردیە کە ئامادە نەبووە خیانەت بکاتن، ئامادە نەبووە درۆ بکە. بەڵام ببینم پەروەردەی مەلا مستەفا، پەروەردەی مەسعود بارزانی چ پەروەردەیەکە؟ ساڵی 2022 ئاو نییە، ساڵی 2022 کارەبا نییە، ساڵی 2022 لەسەر ئازادی ڕادەربڕی خەڵک لە زیندانەکانە، ساڵی 2022 دەیان کادیری پارتی بەس لە بەرەوەی ڕەخنیان لە پارتیگی دێ لە زیندانەکان بەبێ دادگای. ئەوە ساڵی 2022 کە پەروەردەکەی لە مەلا مستەفا ڕاهاتیە. ببینن هاوڕێیان ئەمە قەت جنێو بە هیچ کەسێک نادەین، بەس ببینن پەروەردەی قوتابخانەی بارزانی کە عاشە شێخ ئەحمەد لە قوتابخانەی بارزانی نیە، قوتابخانەی شێخ ئەحمەد قوتابخانەی تایبەتە، قوتابخانەی بارزانی بریتە لە مەلا مستەفا و مەسعود و ئەولادەکانی. ببینن هەزارها جوونمان پێدەدەن کە تێمە جواب یەک کەسیان نادەینەوە، بەس ڕخنەیان لێ دەگرین بەو زمانە توندەی. ئەوە پەروەردەی قوتابخانەی بارزانیە، نەک پەروەردەی قوتابخانەی شێخ ئەحمەد. یعنی هاوڕێیان کە ئینسان تەمەشای وێزگەکانی خەباتی بارزان دەکات، هەمیشە دەبی سەردەمی شێخ ئەحمەد زۆر جیاواز تەمەشا بکە، سەردەمی شێخ عەبدولسەلام جیاوازتر تەمەشا بکە، و سەردەمی مەلا مستەفا و مەسعود و ئەولادەکانی بە یەک سەردەم تەمەشا بکە. ئەمە خاڵی دووەم هاوڕێیان. خاڵی سێم هاوڕێیان کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم، زیاتر نەگمن قسەی لەسەر بکەم، قسەی کەسێکی پارتی وەربگرم لە کەناڵێکی ڕووسی، بزانی چ دەرێتن و چۆن باسی شێخ عەبدولسەلام دەکات. هاوڕێیان شێخ عەبدولسەلام وێزگەکانی ژیانی خەباتێکی جوانی کردیە، بەڵام نەک ئەوەی کە ئەوڕۆ مەسعود بارزانی باسی دەکرد. ئەوانە من دەمەوێت لە خاڵی سێمدا بە ڤیدیۆی کەسێکی پارتی لە کەناڵێکی ڕووسی باسی ئەو بەشەی سەردەمی شێخ عەبدولسەلام بکەم کە مەسعود بارزانی نە لە کتابەکەی نە لە قوتابەکەی ئەوڕۆی ئامادە نییە باسی بکات. بەیەکەوە سەیری ڤیدیۆیەکە بکەین، دواتر من بە خواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.
على أي حال، في الاتصالات الموثقة الأولى بين ممثلي الكرد والإمبراطورية الروسية ثمة اتصال واحد على الأقل يعود إلى زمن الشيخ عبد السلام الذي كان الأخ الأكبر للملا مصطفى البرزاني. فأوائل عام 14 كتب إلى الشخصية المعروفة في الحركة الكردية الشيخ سعيد ما يلي: الأتراك لا يعرفون أنه قد يأتي عما قريب يوم يكون فيه الأكراد بحاجة إلى دعم قوي جدا، ولذا يتعين عليهم التفاهم مع الروس. نهاية الاقتباس. وفي مارس من العام نفسه قام الشيخ عبد السلام بانتفاضة أخرى ضد الأتراك، وأرسل في الوقت نفسه برقية إلى وزير الداخلية للإمبراطورية العثمانية محمد طلعت باشا. قال الشيخ في برقيته إنه انتفض بناء على مشورة من القنصل الروسي في الموصل الذي وعده بالمساعدة والمكافأة مقابل جهوده. نهاية الاقتباس. أي أن الشيخ عبد السلام كان يريد إخافة الأتراك وجعلهم في الوقت نفسه يتصادمون مع الروس كي يتلقى من روسيا مساعدة حقيقية. يبدو لي أن التاريخ علم الأكراد اللعب على التناقضات بين تلك الدول التي كانت تسيطر بهذا الشكل أو ذاك على أراضي كردستان التاريخية، وذلك بغية المساومة والحصول منها على أقصى ما يمكن من التسهيلات والتنازلات للشعب الكردي. هل فهم الأمر على هذا النحو صحيح برأيك؟ اللعب على التناقضات تحديدا هو العامل الذي كان له دور كبير في ذلك، إذ لم يكن الأكراد على ثقة من أمرهم فيما يتعلق بالقوة التي قد تكون لها مصلحة حقيقية في تحررهم، ولكن بما أن روسيا كانت الأكثر قربا إلى نفوسهم فقد فضل القادة الأكراد التوجه إليها على التوجه إلى سواها. على أي حال، من المعروف أن انتفاضة الشيخ عبد السلام منيت بالهزيمة آنذاك، وأنه اضطر للهرب إلى منطقة أورميا. كانت قوات الإمبراطورية الروسية قد احتلت بعض الأراضي في محيط هذه المدينة منذ يوليو عام 15، وذلك في سياق الحرب العالمية الأولى. من هناك انتقل الشيخ عبد السلام إلى نخيتشيفان التي كانت ضمن كيان الإمبراطورية الروسية، حيث حصل من الحكومة القيصرية على راتب قدره 150 روبلا، وفي تلك الأيام كان مبلغا لا بأس به باعتبار أن الروبل كان مكفولا بالذهب. عندما درست تلك المرحلة التاريخية وسيرة الشيخ